by what the future wants. لە زۆر بواردا برێگزیت یەکەم تاقیکردنەوەی سیستمی نوێی جیانە. باشترە لەگەڵ یەکێتی ئەوروپا ببینینەوە نەک جیا ببینەوە. زۆر کەس لەوە پەشیمانە کە دەنجیان بە جیابوونەوەدا. ئەمە ساتێکی مێژوویە کە بۆ دواوە ناگەڕێتەوە. برێگزیت و پرسی باکستۆپ دانوستاندن لەسەر ناکرێتەوە. ئێستا کە ئەم شوێنە بەجێ دەهێڵم هیوام سەرکەوتنە بۆ ئەم وڵاتە مەزنەیە. فیلیپ هامۆند لە کاتی پێشکەشکردنی بودجەی 2019 وڵاتەکەی وەک نەریتێکی ساڵانە پۆز بەو جانتایەوە لێدەدات کە پرۆژەکەی تێدایە و لە بنەڕەتدا وشەی بودجە هەر لە ناوی ئەم جانتایەوە هاتووە. ئەم ساڵ وەزیری دارایی بەریتانیا ناچار بووە پارەیەک تەرخان بکات بۆ ڕەواندنەوەی کاریگەریە نەرێنیەکانی برێگزیت لەسەر ئابووری وڵاتەکەی. هیچ گومانی تێدانە کە ئابووری ئێمە کەوتۆتە ژێر سێبەری نادڵیایەکانی پەیوەست بە پرۆسی برێگزێتەوە. هەرچی زووتر ئێمە ئەو کێشەیە چارەسەر بکەین باشترە. هەرچی خێراتر ئەم پرۆسەیە تێپەڕێنین دەبێتە هۆکاری گەشتسەندنی ئابووریەکەمان لە داهاتوودا. گەشتبینم بۆی کە لە چەند هەفتەی داهاتوودا ئەم نادڵنیایانە بڕێوێنینەوە. هەرچەندە زۆر کەس پێیان وا بۆ ئەم پرۆسەیە خێراتر تێدەپەڕێنین، خۆشمان وامان دەزانی ئەم پرۆسەیە وەک ئێستا هێندە درێژە ناکێشێت. زۆربەی بەرپرسانی بەریتانیادان بەوەدا دەنێن کە برێگزیت بووەتە هۆکاری سستبوونی ئابووری بەریتانیا. کەواتە بۆچی بەریتانیا دەیەوێت لە یەکێتی ئەوروپا جیا ببێتەوە؟ ئەو سیاسەتمەدارانەی لایەنگری دەرچوونی بەریتانیان دەڵێن یەکێتی ئەوروپا بربەستی زۆری لە سەردام و دەستگاکان و پەرلەمانی بەریتانیا داناوە. یەکێتی ئەوروپا بەوەوە نەوەستاوە و ئەندامانی ڕاستپاردووە تاوەکو ساڵی 2020 واز لە دراوی خۆیان بهێنن و یۆرۆ بەکاربهێنن. لە کەیسی بەریتانیا ئەمە بەو مانایەیە کە بەریتانیەکان واز لە بەکارهێنانی پاوەند بهێنن کە هەمیشە دراوێکی بەهێزتر بووە لە یۆرۆ و هێمایەکی نیشتیمانی وڵاتەکەیانە. لە زۆر بواردا برێگزیت یەکەم تاقیکردنەوەی سیستمی نوێی جیانە. ئەم تاقیکردنەوە دەتوانێت بە زوویی ببێتە تاقیکردنەوەی ئەوەی کە ئایا کرانەوەی زیاتر دەبێتەوە کاری زیادکردنی سامان و پێشخستنی بەرپرسیارەتی دموکراسیانە. برێگزیت دەتوانێت ڕوخسارێکی نوێ لە هاوکاری نێودەوڵەتی و بازرگانی دەرەوەی سنوورەکان دروست بکات و ئەگەری هەیە ببێتە باشتر هاوسەنگکردنی دەسەڵاتە ناوچەی و نێودەوڵەتیەکان. لەم ڕوانگەشەوە برێگزیت لە کورتمەودادا و درێژخایەنیشدا کاریگەری دەکاتە سەر ئاسۆی گیان. لەبەرەوەش لە بەرژەوەندی هەموو لایەکە کە ڕێکەوتنێک لەسەر برێگزیت بکرێت کە لە قازانجی هەموو لایەک دەبێت. دوای سێ جار هەوڵدان دوجار لە ساڵی 1970 بەریتانیا توانی ببێتە ئەندامی کۆمەڵەی ئابووری ئەوروپا کە ئێستا بە یەکێتی ئەوروپا ناسراوە. ژەنرال دوگۆڵ سەرۆکی ئەو کاتەی فەڕەنسا شکستی هێنابوو بە دوو هەوڵی پێشووتری بەریتانیا بۆ بوون بە ئەندام. نزیکی بەریتانیا لە ئەمریکا ئەوروپیەکانی نیگەران کردبوو کە بەریتانیا بەباشی تێکەڵ بە ئەوروپا نابێت. ئەو کات ئابووری بەریتانیا لە دۆخێکی خراپدا بوو. ئەوروپیەکان هاندانی سەرنجڕاکێشیان پێشکەش بە بەریتانیا دەکرد. بەریتانیا ئەو کاتەش کە بووە ئەندام بەنیاز نەبوو سەروەری خۆی لە پێناو پێکاتەیەکی گەورەتر لەدەست بدات. ئەمەش وڵاتانی دیکەی ئەوروپی نیگەران کردبوو. خاڵی ناکۆکی هەرزوو سەریان هەڵدا. مارگرێت تاتچەر سەرۆکوەزیری پێشووی بەریتانیا لە ساڵی 1984 مشتومڕێکی زۆری لەسەر پشتی وڵاتەکەی لە بودجەی یەکێتی ئەوروپا دەست پێ کرد. بیانووی تاتچەر ئەوە بوو کە بەریتانیا کەمتر سوودمەند بووە لە سیاسەتی کشتوکاڵی یەکێتی ئەوروپا. بەریتانیا بەشداری لە سیاسەتی نەختینەی ئەوروپا نەکرد و ئامادە نەبوو دراوی یۆرۆ بەکاربێنێت. بەریتانیا ئامادە نەبوو ببێتە ئەندام لە ناوچەی شنگن و ناوچەی یۆرۆ. بەم دوایانش بەریتانیا ئامادە نەبوو مەرجەکانی یەکێتی ئەوروپا لە بودجەدانان جێبەجێ بکات و بە تەواوی ڕەتی کردەوە.
تەنانەت دەیڤید کامێرۆن سەرۆکوەزیری پێشووی بەریتانیا پشوودرێژی سەرکردەکانی ئەوروپای تاقی کردەوە ئەو کاتەی کە لە سەرەتای ساڵی 2016 لەگەڵ ئەوروپیەکان دانوستاندنەکانی لەسەر جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا دەست پێ کرد. بەڵام لە مانگی 6 ساڵی 2016 هەموو هەوڵەکانی بۆ پاراستنی دۆخی تایبەتی بەریتانیا لە چوارچێوەی یەکێتی ئەوروپا لەبارچوو ئەو کاتەی کە خەڵکی بەریتانیا دەنگیاندا بە جیابوونەوە لە ئەوروپا. پرسی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەمەقاڵەی زۆری لە نێوان بەرپرسانی بەریتانیا و یەکێتی ئەوروپا دروست کردووە. دۆناڵد توسک سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا لە میانەی کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە برۆکسل شوێنی ئەو کەسانەی کە خوازیارن بەبێ هیچ ڕێکەوتنێک لە یەکێتی ئەوروپا جیا ببنەوە بە دۆزەخ ناوبرد. سرم سڕماوە لەوانەی کە لە ئەنگری جیابوونەوەی بەریتانیان بەبێ ئەوەی کە تەنانەت ئەزیەت بکێشن پلانێکیان هەبێ بۆ چۆنیەتی جیابوونەوە. شوێنی ئەوان شوێنێکی دیاریکراوە لە ناو دۆزەخ. لە کاتێکدا تێریزا مەی سەرۆکوەزیرانی بەریتانیا تا ڕادەیەکی زۆر لە بەرامبەر لێدوانەکانی دۆناڵد توسک دانی بە خۆیدا گرت، لە پەرلەمانی بەریتانیا لێدوانەکانی سەرۆکی ئەنجومەنی ئەوروپا کاردانەوەی گەورەی بە دوای خۆیدا هێنا. من لەبیرم نایێت تا ئەم ڕادەیە سەرۆکێک بێڕێزی بە ئەندامانی ئەم پەرلەمانە و حکوومەت و گەلی بەریتانیا بکات. پرسی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کاریگەری گەورەی لەسەر ئابووری ئەو وڵاتە و ناوچەی یۆرۆش بەجێهێشتووە. ڕێکخراوی گەشەپێدان و هاوکاری ئابووریەکانی جیهان ناسراو بە OECD ڕایگەیاندووە کە گەشەی ئابووری بەریتانیا لەبەر برێگزیت لە ساڵی 2019 دادەبەزێت بۆ خوارەوەی لە سەدا 1. هەروەها گەشەی ئابووری ناوچەی یۆرۆش لە سەدا 1.8 دادەبەزێت بۆ لە سەدا 1. وەک چۆن ئێمە ساڵی ڕابردوو جەختمان لێکردەوە لە دوای گشتپرسیەوە بەهۆی کاریگەریەکانی برێگزێت ئابووری بریتانیا بەرەو سستبوونەوە ڕۆشتووە. ئەمە لە کاتێکدا ڕوویداوە کە سیاسەتی نەختی و بودجەدانانی باش لە بریتانیا دانراوە. زۆر لە بەریتانیەکان کاتێک دەنگیان بە جیابوونەوە لە یەکێتی ئەوروپادا بیریان لەوە نەدەکردەوە کە پرۆسی جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا پرسێکی زۆر ئاڵۆزە. ئەوان لەژێر کاریگەری دروشمی با کۆنتترۆڵی وڵاتەکەمان بگرینەوە دەستخۆمان دەنگیان بە جیابوونەوەدا بوو. ناڕوونی لەسەر چۆنیەتی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هەرزوو کۆمپانیان ناوخۆی و بیانەکانی لە بەریتانیا نیگەران کرد و تاران. کۆمپانیای ڕێکس لەندەن کە یاری منداڵان بەرهەم دەهێنێت و لە ماوەی 35 ساڵی دامەزراندنی گەشەیەکی بەرچاوی کرد و ئێستا بەرهەمەکانی بۆ 75 وڵات هەناردە دەکات نیگەرانە. لەمە بەدواوە بە ئاسانی ناتوانێت بەرهەمەکانی هەناردەی وڵاتان بکات. ئێمە هەوڵ دەدەین خرجەکانی گواستنەوە و پێناسە گومرگیەکان لەسەر کڕیارەکانمان ڕانەوەستێت و بەواتایەکی دیکە دوای برێگزێت ئێمە هەوڵ دەدەین ئەو تێچوانە خۆمان لە ئەستۆی بگرین نەک کڕیار. بەڵام لە ماوەیەکی درێژخایاندا ئێمە ناچارین بەشێکی گەورە لە کارەکانمان بگوازینەوە بۆ وڵاتانی دیکەی ناو یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی بتوانین بەرهەمەکانمان دابش بکەین. بە دڵنیاییەوە لە لەندەنەوە لەوە بەدواوە ئەنجامی ئەم کارە کێشەی تێدەکەوێت. کۆمپانیایەکی وەک ڕێکس لەندەن کە کۆمپانیایەکی مامناوەندە 2500 بەرهەمی هەیە و ئەگەر ناچار بێت بڕێکی بەرچاو لە بەرهەمەکانی ڕۆژانە هەناردەی وڵاتانی ئەوروپا بکات، ئەوە دەبێت دوای جیابوونەوە پارەیەکی زۆر خەرجی کۆگاکردن و دابشکردن و پێناسی گومرگی بدات. شێوازی زۆر هەن کە کۆمپانیەکان پلانی ڕەوشی لە ناکاوی خۆیاندا دەڕێژن. نزیکەی 1 لە سەرسەی کۆمپانیەکان بڕیاریانداوە نووسنگەی سەرەکی خۆیان بگوازنەوە بۆ وڵاتانی دیکە. ئەو کۆمپانیایەنەش تێکەڵەیەکن لە کۆمپانیای گەورە بچووک. ئەمە دەری دەخات کە تا چ ڕادێک برێگزت کاریگەری لەسەر ئابووری و بازرگانی بەریتانیا دادنێت. بۆ نمونە هەندێک لە کۆمپانیەکان بڕیاریانداوە دەستبەرداری وەبەرهێنانەکانیان بن. هەندێک کۆمپانیای دیکە بەنیازن بە ناوێکی دیکە نووسنگە لە یەکێک لە وڵاتانی ئەوروپی بکەنەوە.
بەڵام لە چەند هەفتەی ڕابردوودا ناوەندەکەی ئێمە تێبینی کردووە کە ژمارەی ئەو کۆمپانیانەی کە خوازیارن نووسینگەی سەرەکی خۆیان بگوازنەوە بە وڵاتانی ئەوروپی زیاتر بوون. لە ساڵی 2009 چەندین پەیماننامە لە یەکێتی ئەوروپا واژۆکران بۆ ئەو کاتانەی کە وڵاتێک بێوێت لە یەکێتی ئەوروپا دەربچێت. بە پێی ئەو پەیماننامە ئەگەر وڵاتێک لە یەکێتی ئەوروپا بێوێت جیا ببێتەوە دەبێت لە ماوەی 2 ساڵ دانوستاندن چوارچێوەی نوێی پەیوەندیەکانی لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕێک بخاتەوە. ئەو دانوستانانە دەبێت یاسا و ڕێسانیشتیمانیەکان کە دەیان ساڵە لەگەڵ یاساکانی یەکێتی ئەوروپا تێکەڵ بووە هەڵبۆشێتەوە و چوارچێوەی یاسایی نوێ دابڕێژن. ئەو یاسایانش لە هەموو بوارێکدان و وەک بوارەکانی ئابووری و دارایی و کۆمەڵایەتی و ژینگە و کللتوری. ئامانج لە دانوستانەکان داڕشتنی چوارچێوەیەکی نوێی هاوکاریە. ئەو وڵاتەی کە دەیەوێت جیا ببێتەوە دەتوانێت داوا بکات لە هەندێک تایبەتمەندی یەکێتی ئەوروپا وەک بازاڕی یەکگرتووی یەکێتیەکە بمێنێتەوە. بۆ نمونە ئێستا هەر یەکە لە وڵاتانی ئایسلند، نەرویج و لیختنشتاین هەرچەندە ئەندامی یەکێتی ئەوروپانین بەڵام هەر سوودمەندن لە هاتوچۆی ئازادی نێوان خەڵک و کاڵا و خزمەتگوزاریەکان لەگەڵ وڵاتانی دیکەی ئەندام لە یەکێتی ئەوروپا. ئەگەر تا کۆتایی دوا دەرفەتی دیاریکراوی دانوستانەکان هیچ ئەنجامێکی ئەرێنی بەدەست نەهات ئەوە ئەو وڵاتەی کە جیا دەبێتەوە دەبێتە لایەنی سێەم و وڵاتێکی دەرەکی بۆ یەکێتی ئەوروپا وەک چین و ئەمریکا. ئەو وڵاتی کە جیا دەبێتەوە لەوە بەدواوە دەستی ناگاتە بازاڕی یەکگرتووی ئەوروپا. هەروەها چی دیکە بەرژەوەند نابێت لە مافەکانی وەک نیشتە جێبوون لە وڵاتانی دیکەی ئەوروپی و مافی خانە نشینی و دامەزراندن و دەنگدان لەسەر پرسەکانی پەیوەست بە یەکێتی ئەوروپا. لەگەڵ ئەوەشدا جیابوونەوە هەندێک سوودی هەیە. ئەو وڵاتەی جا دەبێتەوە دەتوانێت لەگەڵ وڵاتانی دیکەی جیهان بکەوێتە ڕێکەوتنی دووقۆڵی. بۆ نمونە ئێستا یەکێتی ئەوروپا سیاسەتی ئابووری هەیە و وڵاتانی ئەندام پابندن پێیەوە وەک چۆن گەمارۆ لەسەر وڵاتێک دەسەپێنرێت یان لەگەڵ وڵاتانی دیکە دەکەوێتە ڕێکەوتنی جۆرا و جۆر. یەکێتی ئەوروپا وەک پێکهاتەیەکی سیاسی و ئابووری ڕانەهاتووە لەگەڵ جیابوونەوە تا ئێستا هەر گەورە بووە. خەڵکی بەریتانیا لە 23 مانگی 6 ساڵی 2016 لە ئەنجامی گشتپرسیەکدا دەنگیان بە جیابوونەوەدا لە یەکێتی ئەوروپا. دوای ڕاگەیاندنی فەرمی ئەنجامی گشتپرسیەکە دەیڤید کامێرۆن سەرۆکوەزیرانی ئەو کاتەی بەریتانیا دەست بەجێ دەستی لە کار کێشایەوە و جێگرەوەکەی دەبێت مادەی 50 کارا بکاتەوە. لە ڕۆژی 6 مانگی 7 ساڵی 2016 دوای پێشکەشکردنی وتارێکی گرنگ بە بۆنەی وازهێنانی دەیڤید کامێرۆن لەلایەن پەرلەمانتارانەوە بە چەپڵە ڕێزان بەڕێکرا. کاندیدی پارتی کۆنسەرڤەتیڤ بۆ سەرۆکوەزیرانی نوێ ڕایگەیاند برێگزیت بە مانای برێگزیتە و حکوومەتەکەی هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی گشتپرسیەکی دیکە ئەنجام بدات. لە 11 2016 دەیڤید کامێرۆن ئۆفیسی ژمارە 10 تایبەت بە نووسینگەی سەرۆکوەزیرانی بەریتانیایی لەگەڵ خێزانەکەی جێهێشت و سەرکردایەتی بەریتانیایی دایە دەست تێریزا مەی و هیوای سەرکەوتنی بۆ خواست. گەورەترین شانازی ژیانم خزمەتکردنی وڵاتەکەم بووە وەک سەرۆکوەزیران لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا. هەروەها سەرکردایەتیکردنی پارتەکەم بووە بۆ ماوەی 11 ساڵ. ئێستا کە ئەم شوێنە بەجێ دەهێڵم هیوام سەرکەوتنە بۆ ئەم وڵاتە مەزنەیە کە هێندە خۆشمەوێت. لە 29 مانگی 3 ساڵی 2017 تێریزا مەی سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا مادەی 50 لیشبۆنی پەیوەست بە جیابوونەوەی وڵاتان لە یەکێتی ئەوروپا کارا کرد و 2 ساڵ پرۆسەی دانوستانەکانی لەگەڵ بەرپرسانی ئەوروپا دەست پێ کرد. ئەمە ساتێکی مێژوویە کە بۆ دواوە ناگەڕێتەوە. من دەزانم ئەم ڕۆژە بۆ هەندێک کەس ڕۆژی شای و خۆشیە و بۆ هەندێک کەسیش ڕۆژێکی ناخۆشە. ئێمە لەگەڵ ئەوروپا پرۆسی دانوستانەکان دەست پێ دەکەین
بۆ ئەوەی چوارچێوەیەکی نوێ قوڵ و پتە و بۆ هاوبەشبوون لەگەڵ ئەوروپا بنیاد بنین. ئێمە چاومان لە دەستکەوتی باشە و پشتمان بە توانای ئێوەیە. یەک ڕۆژ دوای ئەوەی تێریزا مەی مادەی پەنجای کارا کرد لە یەکەم کاردانەوەی گەورە لەلایەن کۆمپانیاکان بازاڕی ئینشۆرانسی لۆیدز ئۆف لەندن ڕایگەیاند لە سەرەتای ساڵی 2019 نووسینگەی خۆی لە بڕۆکسل دەکاتەوە. لۆیدز ئۆف لەندن گەورەترین و تەنیا بازاڕی پیشەیی بیمەی جیهانە کە بە درێژایی مێژووی دامەزراندنی بەردەوام سەرقاڵی خەمڵاندنی ئەو مەترسیانن کە لە کاروباری بازرگانیدا ڕوودەدەن. ئێستا سەرۆکەکەی دەڵێت ئامادەکاری دەکەن بۆ دانانی پلانی بەپەلە بۆ ڕەواندنەوەی کاریگەریە نەرێنیەکانی برێگزیت. جۆن نێلسن هێشتا پێی وایە بەریتانیا ناچارە لە یەکێتی ئەوروپا بمێنێتەوە. لۆیدز تەنیا بازاڕی بیمەی جیهانە. تاکە بازاڕە لە جیهاندا کە پەیوەستە بە بیمەکردن و دووبارە بیمەکردنەوە. ئێمە کاڵا بازرگانیەکان لە 200 وڵاتی جیهاندا بیمە دەکەین. هەروەها مۆڵەتی کارکردنمان لە 75 وڵاتدایە. کەواتە لە ڕوانگەی بەریتانیاوە ئێمە گەورەترین کۆمپانیای نێودەوڵەتی بەریتانین. لەبەرەوە بەلامانەوە گرنگە لۆیدز لە ئەوروپا بمێنێتەوە. برێگزیت دژیان بنەمایەیە. ئێمە لەبەر برێگزیت پلانی بەپەلە و ڕەوشی نائاسایی خۆمان داڕشتووە. لە زۆربەی کەرتە ئابوووریەکانی بەریتانیا نیگەرانی لەسەر کاروباری بازرگانی و تەنانەت نیگەرانی لەسەر کەمبوونەوەی خۆراکیش سەری هەڵداوە. ڕێستورانت و چێشتخانەکانی بەریتانیا بە زۆری گرێدراوی هێزی کاری ئەوروپین و ئەوان نیگەرانن برێگزیت کێشەیان بۆ دروست بکات. بەشداری خەڵکی بەریتانیا لەم پیشەسازیەدا ڕۆژ لە دوای ڕۆژ کەم دەبێتەوە. کاتەکانی کارکردن زۆرە، هەموو کات وا بووە. موچەکانیش کەمن و ڕۆژانەش ڕێستورانتی نوێ دەکرێنەوە. لەبەرەوەش کورتێنانێکی زۆر لە هێزی کار لەم کەرتەدا بەدی دەکرێت. ئێمە بە ڕێژەی 150 بەریتانین و هەوڵماندا زۆربەی کارمەندانمان بەریتانی بن چونکە لێرە کار دەکەین. ئەمە زۆر سروشتیە، بەڵام بە بەردەوامی پشتمان بە هێزی بیانی ئەوروپا و وڵاتانی دیکە بەستووە چونکە لێ هاتووی ئەوانمان پێویستە و لێرە دەستمان ناکەوێت. لە 25 یانزەی ساڵی 2010 کۆمیسیۆنی ئەوروپا ڕێکەوتنی برێگزیتی کە لەلایەن تێریزا مەیەوە ئامادە کردبوو پەسەند کرد. ئەنجومەنی ئەوروپا بانگێشتی کۆمیسیۆنی ئەوروپا و پەرلەمان و ئەنجومەنەکەی کردووە بۆ ئەوەی دڵنیا ببێتەوە کە ڕێکەوتنی برێگزیت لە 29 مانگی سێی ساڵی 2019 دەڕواتە بواری جێبەجێکردنەوە. مەبەستی ژەوەیە جیابوونەوەیکی ڕێک و پێک ڕوو بدات. ئەمە ئەو ڕۆژەیە کە ئێمە خۆشحاڵین بە ئەنجامەکەی، بەڵام لەلایەکی دیکەشەوە ڕۆژێکی ناخۆشە کە دەبین وڵاتێکی وەک بەریتانیا ڕێگەی خۆی لە وڵاتانی دیکە جیا دەکاتەوە و یەکێتی ئەوروپا بەجێ دەهێڵێت. ئەمە ئەو ڕۆژە نییە کە بتوانین شامپاینی بۆ بکەینەوە و چەپڵە لێ بدەین. ئەمە ڕۆژێکی ناخۆشە. ئەو کەسانەی کە پێیان وایە بەڕەتکردنەوەی ئەم ڕێکەوتنێکی باشتریان دەست دەکەوێت لە یەکەم ساتدا پەشیمان دەبنەوە. هەرچەندە ڕێکەوتنەکەی برێگزیت لەلایەن بەرپرسانی ئەوروپاوە پەسەندکرا لە ناوخۆی وڵات ڕوبەڕووی کێشەی گەورە هات. پەرلەمانتاران ڕخنەی توندیان لە ڕێکەوتنەکە گرت بە چەشنێک کە نەیانتوانی تا کۆتایی ساڵی 2010 دەنگی لەسەر بدەن و دانیشتنەکانی پەرلەمان درێژکرانەوە بۆ 2019. پەرلەمانتارانی بەریتانیا لە ناوەڕاستی مانگی یەک بە زۆرینەی دەنگ ڕێکەوتنی برێگزیتیان ڕەت کردەوە. ئەوان پێیان وابوو ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی خەڵکی بەریتانیا نییە.
بازاڕەکانی جیهان زۆر بە ئەرێنی ڕەتکردنەوەی ڕێکەوتنی برێگزیتیان وەرگرت و بەهای پاوەند بە شێوازێکی سەرنجڕاکێش بەرز بووەوە. مارک کارنی سەرۆکی بانکی ناوەندی بەریتانیا هۆکارەکەی ڕوون دەکاتەوە. ئەوەی کە تێبینیمان کرد کە دوای ڕەتکردنەوەی ڕێکەوتنەکە بەهای پاوندی سترلینگ لە بازاڕەکاندا بەرز بووە. هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە کە چاوەڕوانی هەیە کە دوا دەرفەتی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ یەکێتی ئەوروپا بە ناچاری درێژ بکرێنەوە. پێشبینی کراوە کە لەبەر درێژکردنەوە سناریۆی جیابوونەوەی بێڕێکەوتن ڕوو نەدات، بەڵام بازاڕەکان وەک خەڵک چاوەڕوانی ئاراستەی پەرلەمان دەکەن و بازاڕێژ بە شڵەژاوی دەمێنێتەوە. دژواری دانوستانەکان بووەتە هۆکاری ئەوەی هەندێک لەو کەسانەی دەنگیان بە جیابوونەوەدا لە دەنگەکەی خۆیان پەشیمان ببنەوە. ڕاپرسیەکانی زانکۆی وێلز دەری دەخەن خەڵکی وێلز پەشیمانن لە دەنگدان بۆ جیابوونەوە. ئەوان دەڵێن جیابوونەوە هێندە ئاسان نییە. پێم وایە زانکۆکان بەڕێکوپێکی لێرە بۆ خەڵکیان ڕوون نەکردوێتەوە کە قازانجەکانی مانەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا چەندە زۆرە. من دەنگم بە جیابوونەوەدا. هۆکارەکەشی ئەوە بووام دەزانی بە جیابوونەوە چارەنووسی خۆمان بەدەستەوە دەگرین. بەڵام ئێستا لەوە دڵنیا نیم. ئێستا پێم وایە باشترە لەگەڵ یەکێتی ئەوروپا بمێنینەوە تاوەکۆەوەی جیا ببینەوە. زۆر کەس لەوە پەشیمانن کە دەنگیان بە جیابوونەوەدا. ئێمە وامان دەزانی جیابوونەوە ئاسانە کە دەنگماندا بە ئاسانی جیا دەبینەوە، بەڵام وا دەرنەچوو. ئێستا دەزانین جیابوونەوە کارێکی ئالۆزە. جیابوونەوە پەیوەستە بەڕێکخستنی کاروباری میلیۆنەها کەس. بەو ئاسانیە نییە کە دەرگاکان داخەیت و بڵێ دەیخواافیس. یەکێک لە بربەستە گەورەکانی بەردەم ڕێکەوتنی برێگزێت پرسی سنووری نێوان هەردوو ئێرلەندایە. بەکستۆپ ئەو دەستەواژەیە بوو کە بریتانیا و ئەوروپا دایان تاشی بۆ ئەوەی نەهێڵن سنووری نێوان دوو ئێرلەندا ببێتە سنوورێکی تونند و تۆڵی بازرگانی و سیاسی. ئەوەش لە بنەڕەتدا وشەیەکە لە یاری بەیسبۆڵەوە وەرگیراوە و بە مانای تۆڕی دڵنیاکردنەوە دێت. پرسی سنووری نێوان ئێرلەندای باکوور بە بەشێک لە خاکی بەریتانیا ئەژمار دەکرێت و کۆماری ئێرلەندا وەک ئەندامێکی یەکێتی ئەوروپا دەمێنێتەوە. بە پرسێکی زۆر هەستیاری سیاسی و مێژووی و ئابووریش ئەژمار دەکرێت. لەوە دڵنیانیم کە خەڵک بە شێوازی کردەی وەک ئەوەی کە ئێستا بینیتان هێرش بکەنە سەر سنوور. ئەمە زیاتر بۆ ئەوەیە کە بیری خەڵک بهێنینەوە هۆشداریان پێ بدەن کە دیوار لە نێوانماندا دروست مەکەن. لە چوارچەوەی بەکستۆپ دوو لایەن ڕێکەوتن کە سنووری نێوان دوو ئێرلەندا وەک خۆی بمێنێتەوە و پێناسە گومرگەکان و بەرپەستە بازرگانیەکان لەوێ جێبەجێ نەکرێن و ئەو ناوچەیە بکەوێتە پشتەوەی ئێرلەندای باکوور، واتە سنووری ئاوی نێوان بەریتانیا و ئێرلەندای باکوور کە بەشێکە لە خاکی خۆی. ئەو بڕیارەی کە ئێمە وەکو یەکێتی ئەوروپا دامان ناوە ئەوەیە کە برێگزیت و پرسی باکستۆپ دانوستاندنی لەسەر ناکرێتەوە. هەرچەندە ئێمە دەتوانین لەسەر چۆنیەتی بەجێبەجێکردن و چۆنیەتی ڕاگەیاندنی وەکو بڕیارێکی سیاسی و ئەوەی کە چۆن دەکرێت گۆڕانکاری تدا بکرێت گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە یارمەتی دەربین لە پەسەندکردنی. کێشە و ئاڵۆزیەکانی پەیوەست بە جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا هێشتا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە.
لە ناوخۆی بەریتانیا و لە ئاستی پەرلەماندا لایەنگری سەرسەختی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا زۆرن. ئەو سیاسەتمەدارانەش تەنانەت پێیان باشە بەبێ هیچ ڕێکەوتنێک وڵاتەکەیان واز لە یەکێتی ئەوروپا بهێنێت و لە لایەکی دیکەوە بەرپرسانی یەکێتی ئەوروپاش نایانەوێت ئیمتیازی زیاتر بدەن بە بەریتانیا. ئەوەش بووە هۆکاری ئەوەی کە تا ئێستا ئەم پرسە لە نێوان هەردوو لایەندا ماوەتەوە. لە ڕووی ئابووریشەوە یەکلایی نەبوونەوەی برێگزیت و چۆنیەتی جێبەجێکردنی لانی کەم کاروباری بازرگانی و ژینگەی وەبەرهێنان بۆ کۆمپانیا ئەوروپی و بەریتانیەکان ناڕوون کردووە و زیانی زیاتر لەو کۆمپانیایانە دەدات.